تیکتۆکچیەکان خۆیان دادگا دروست دەکەن. ڕێگاری حاجی عەلیەکەم إيه. پێڵاوەکانی دایکی براغاني براکانی چاوی ماسەکەم خۆشی تمام آخر جاري تو ئەمە شکاندنی کەرامەتیەکێکە لەو گەنجانەی لە تیکتۆکدا دەردەکەوێت. تیکتۆکچێکی دیکە لی دەدات و ڤیدیۆگەشی بڵاو دەکاتەوە. وێڕای لێپرسینەوەکانی ماوەی ڕابردووی هێزە ئەمنیەکان، بەڵام تیکتۆکچیەکان ئێستا خۆیان دادگایان دروست کردووە و هەر تیکتۆکیش بۆتە شوێنی سزادانی بەرامبەرەکانیان. ڕۆژەیەک لە بەردەم کامێرای مۆبایلەکانیان لە یەکتری دەدەن. ڕۆژی دواتریش لە ژێر فشاردا داوای لێبوردن دەکەن. سوێمەخوای گەورە ئەمە دابان خۆیەتی من یەکشتم نییە لەگەڵیا دابان برای منە ئەمجا خەڵک ئەڵێ لە تیکتۆکانان و پیاسی پێوە خۆن ئەڵێن سەرلوتی دابان ڕەشەوای لێ کردووە قەسەم بەخوا سەردوتی دابان من وام لێ نەکردووە دابان برای منە و بەشێکیشیان خۆیان دەکەن بە مرۆڤی لێبوردە و پەپولە ئاسا لە بەردەم کامێرەکاندا خۆیان دەنوێنن. ئەم پیا بەڕێزا و ئەو پیانەیە ناوە داوای لێبور دەکەن منیش لەبەر خاتری خۆی گەورە ئەو پیانە لێی خۆش بوو بەڵام ئەمە بە بێتە دەرزێک بۆ هەموو کەسێک لەناو تیکتۆکە جوێن نەدەن بە شەرەف و کەرامەتی خەڵک. ئەم پیاوە دوێنێ بینیتان لە لایفەکەیە جوێنێکی بە مندا و هاتە ماڵەکەی من خوا لێبوردەیە داوای لێبوردنی کرد. ئەمە هەم خوشکەزامە هەمیش برازامە. ئەوەی ئەم تیکتۆکچیانە لە بەردەم شاشەکان دەیکەن دروستکردنی دادگایەکە، خۆیان تیایدا دادوەرن و هەرخۆشیان سزای تاوانبارەکان جێبەجێ دەکەن. وێڕای لە پرسیینەوەکانی ماوەی ڕابردووش تا ئێستا ئەم تیکتۆکچیانە وازیان لە سەرکێشیەکانیان نەهێناوە، لە بەرچاوی هێزە ئەمنیەکانیشەوە یەکتری دەشکێنن.